ترازانی سیاسی نێوان دوو حزبی دەسەڵات و لایەنە ناڕازیەکان و ترازانی نێوان یەکێتی و پارتی لەسەر پۆستەکانی بەغدا پێکێنانی حکوومەتی نوێ و دۆخی سیاسی داهاتووی هەرێمی بە جۆرێک گاڵۆستر کردووە. نازانرێت ئاخۆ حکوومەتی داهاتوو قەیرانە کەڵەکەبووەکانی پێچارەسەر دەکرێت یان هەرێم و خەڵکەکەی پەلکێشی نەهامەتیەکی دیکە دەکاتەوە. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەڵێت پێکێنانی ئەو حکوومەتە نوێیە ئاسان نییە و باوەڕیشی وایە چارەسەری بەشێک لە قەیرانەکان پەیوەستن بە پابندبوونی حکوومەتی نوێ بە دەستوری عێراقەوە. پێکێنانی حکوومەتی پێش ڕیفراندۆم حکوومەتی هەرێم زۆر جیاوازە لەوەی لەگە دوای ڕیفراندۆم ئەمجارە دەبێت حکوومەتە پابند بێ بە دەستوری عێراقیەوە. ئەوەش وا دەکات کە کۆمەڵە گرفت دێتە بەردەمی ئەم حکوومەتەی داهاتوو کە وەزارەتەکان وەکو وەزارەتەکانی ڕابردوو هەندێکیان نامینێن و هەندێکیان دەبێت چاک بکرێ و تعدیل بکرێ. ئەوەیشە لە گرفتەکانە گرفتی ناوخۆیی کە ئێستا لایەنەکان بێ متمانەی زۆر دوورکەوتۆ ئیتفاقی استراتیجی بینی پارتی و یەکێتی دەتوانین بڵێن هەر نەماوە. ئەوەشێکە لە گرفتەکانە. گرفتی سێمی من پێم وایە ئەوەیە کە هەرێمی کوردستان ئەو حکوومەتەی کە دای دەڕێژێ بۆ داهاتوو دەبێت بە پێی ئەو بودجەی کە لە عێراقەوە بۆی دێ کەواتە ئەو پارە پەیداکردنە ڕەهایی لە ڕابردوو لە بەردەستی بوو نەیتوانی و خزمەتی خەڵککە ئێستا بۆ شێوە نابێ ینی ئەدوەکو دەڕێ بەقەدەر ئەو بەڕێی کە عێراق بۆی ڕادەخا پێڕاکێش. بۆچوونەکان لەسەر حکوومەتی داهاتوو بە بەشداریکردنی لایەنە ناڕازیەکان یان بوونیان لەبەرەی ئۆپۆزیسیۆن جیاوازە چونکە ئەو حکوومەتە نوێیە لە دوای ڕیفراندۆمەوە پێک دێت پێگە و دەسەڵاتیشی لە بەغدا و لە دەرەوەی هەرێم جیاوازە. بە بڕوای چاودێرێکی سیاسی حکوومەتی نوێی هەرێم حکوومەتێکی لاواز و پڕ لە قەیران و شکست خواردوو دەبێت و نابێت لایەنە ناڕازیەکان تێیدا بەشدار بن. مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی باوەڕی وایە لایەنە ناڕازیەکان نابێت ئەزموونی ئۆپۆزیسیۆنی ساڵانی ڕابردوو دووبارە بکەنەوە و بە پێویستیشی دەزانێت ئەو لایەنانە لە بری بەرەی ئۆپۆزیسیۆن خاوەنداریەتی سیاسی و یاسایی و ئیداری خەڵک بکەن لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوەی هەرێم. بەڕێی من حکوومەتی داهاتوو هەم زۆر قورسە و هەم زۆر ئەسنەبەرە هیچ ئەرکەچی لەسەر شانی نییە. ئەو وعدانەی دەدرێت لەبارەی موچە و چاکسازی و پرسی وەتەنی هیچی ڕاست نییە. تەنها تەرویجێکە بۆ ئەوەی ببتە منافەسە و معارەزە و یەکێتی و هەم بێنە ئەو حکوومەتەی لە کاتێکتا ئەو حکوومەتە هیچ شتێکی پێ ناکرێت تەنها سقوت نەبێت. ئۆپۆزیۆن ئەوێ من دەرێم ئۆپۆزیسیۆنی نییە. ئەمن لەگەڵ ئۆپۆزیسیۆنی نەماوم لەگەر ساحیبەتیکردنی ئەو میلەتەم لە ڕووی قانونی و سیاسی و ئیداری. ئەو کەلیمەیەش معنای لە علاقاتی دۆلی معنای خۆی هەیە، لەسەر ئاستی عێراقی معنای خۆی هەیە، لەسەر ئاستی شەرق الئەوسەط و لەسەر ئاستی کوردستانیش معنای خۆی هەیە. بەپێی زانیاریەکان وەرگرتنی پۆستی سەرۆکۆمار لەلایەن یەکێتیەوە پەیوەندیەکانی ئەو دوو هێزە دەسەڵاتداری بە جۆرێک تێکداوە کاریگەری کردووەتە سەر پێکێنانی حکوومەتی نوێی هەرێم و لەلایەکی تریشەوە لایەنە ناڕازیەکانن کە بەشێکیان خۆیان بۆ بەرەی ئۆپۆزیسیۆن یەکلایی کردووەتەوە و دوولایینی گۆڕان و کۆمەڵیشن دەیانەوێت لە حکوومەت بنیان دەرەوەی حکوومەت بە پرۆژەیەک خاوەنداریەتی ڕاستەقینەی خەڵک بکەن کاوەش ئاسۆی گفتوگۆ و پێکێنانی حکوومەتی نوێی هەرێمی ئاڵۆز و بەنادیاری هێشتووەتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.